ئەو کەسەی کە نەخۆشەکەوێ و هەستەکە ئیتر حاڵەتەکەی بەرەو مردن ئەچێ نابێ بترسێ. ئینسانی مسلمان بۆ لە مردن بترسێ؟ یعنی من زۆر سەیرم تێ کە مردن ئەتگەیەنێتە ئەو کەسەی کە ئەو زاتەی کە خۆشەویستترین زاتە لە لات کە ئەڵڵایە و ئەو کەسەی کە ئاواتت ئەوە بۆ ڕۆژێ لە ڕۆژان پێڵاوی بۆ دانی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم. یعنی من کە بگەمە خزمەتی خوا و پێغەمبەری خوا و ئەو ئەسحابە بەڕێزانە ئیتر بۆ لە مردن بترسم؟ ئاخر براینە ئینسانی مسلمان بۆ لە مردن بترسێ؟ بۆیە کاتێک تۆ هەستت کرد هەنگاوەکانت بەرەو مردن ئەچێ زیاتر تەوبە بکە، زیاتر گومانت لەگەڵ خوایە گومانی خێر بە خوای پەروەردگاری خۆت بووە کە خوای تەعالا تۆ ئەباتەوە بۆ لای خۆی لە حاڵەتێک لە حاڵەتەکانە تۆی خۆشەوێ. بیر لەوە مەکەڕە بڵێ ئاخر مناڵەکانم مردن، مناڵەکانم خوا ئەمێنێ بۆ مناڵی جێماوت. خوا خاوەنی مناڵەکانتە، خاوەنی کەس و کارتە. تۆ کە خوا ئەجەلتی لەو کاتە دیاری کردبێ خێری تۆ لەوەیە. بۆیە مەترسە بە گەرمیوە بڕۆ پیری ئەوەیە کە خوا بۆتی هێنابێ. ئەمجا هەر زانیت وەزعت باش نییە تۆی نەخۆش هەوڵ بدە، یعنی کەم و کورتیەکت هەیە بۆ نمونە خەڵکێکت عاجز کردووە، زوڵمت لە کەسانێک کردووە، هەوڵ دە گردنی خۆت ئازاکە بە خەڵک. ئەگەر پارەی خەڵکت خواردووە، ماڵ یەکێکت داگیر کردووە، بیدەرەوە. ئەوە ئیتر مردن نزیکۆ بۆ ئینسان ئەبێ فریای خۆی بکەوێ، حەقی خەڵک بداتەوە. ئێمە زۆر بمان یعنی هەر یەکێ بەش بە حاڵی خۆمان بڕێن نوقسانیمان هەیە کە ئینسان کەوتە ئەو حاڵەتە تا ئەو حاڵەتەش هەر ملهور بێ و هەر سەرکەش بێ، وەڵاهی نازانم چی بڵێ.